بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەمەوە. هەوڵە دەین ئەم بەرنمەیە گفتوگۆ لەسەر ڕاپەڕینی ئاداری ساڵی 1990 خەڵکی کوردستان بکەین کە یەکێکە لە وێزگە پرشانازی و دەستکەوتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان کە لەو کاتەدا بۆ یەکەم جار ڕاپەڕینی سەرتاسەری لە باشووری کوردستان دەستی پێکرد تا ئازادکردنی کەرکووک ڕاپەڕین نەگیرسایەوە و زۆر جار لە دروشمەکانە وترێ بە ڕزگارکردنی کەرکووک ڕاپەڕینی ئاداری ساڵی 1991 تاجی سەرکەوتنی لەسەرنا کە ئەم دەستکەوتەش لە مێژووی گەلەکەمان یەکێکە لە وێزگە هەرە گرنگ و پرشانازیەکان و زۆر جار قسە لەسەر ئەوە کرێ ڕاپەڕین پێشتر بەرنامەی بۆدا ڕێژراوە یا ڕاپەڕین ڕووداوێکی عەفەوی بووە و هەروەها هێز و لایەنە کوردستانیەکان پێشتر ئامادەکاریان بۆ نەکردووە و لەگەڵەوەشا زۆر جار ئەبینین یعنی کە قسە دێتە سەر ڕاپەڕینی ساڵی 1991 کۆمەڵێک قسە و باز کۆمەڵێک ژێڕانەوەی جیاجا ئەبیستین لە حزب و لایەنە سیاسیەکان کە هەریەکە بەلای خۆیان دایە تاشێ و ئەڵێ ئێمە ڕاپەڕینمان کرد بەڵام بۆ ساختکردنەوەی دانانی بەرنامە بۆ ڕاپەڕینی ساڵی 1991 و هەروەها ئەو بوارانی کە تایبەت بۆ بە ڕزگارکردنی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە بەڵگە و دوکۆمنت ساغەکرێتەوە ناکرێ هەر لە چوارچەوەی دروشم و تافا بمێنێتەوە بۆ ڕاستی دروستی ڕاپەڕینیش پێویستیمان بە کارکتەرەکانی مێژووی ڕاپەڕینە کە ئەوان ڕاستەوخۆ ڕۆڵیان تیابینیەوە بەرنامە ڕێژیان کردووە چه ئەوانی کە ڕێخستنەکانی ناوشار ڕێخستنی حزب و لایەنە سیاسیەکان و هەروەها کارکتەرە سەربازیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان کە لە شاخەوە بەرنامە ڕێژیان بۆ کردووە هەموو ئەمانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز وەستا ڕەسوڵ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسرایی مەڵبەندی پێشمەرگە کاک وەستا زۆر بەخێربێ. زۆر سوپاس کاکە. سەرەتا ئەمەوێت لەسەر ڕاپەڕین گفتوگۆمان بۆ بکەی و هەروەها ئێمە کە ئێستا لە موقعێکی زۆر مێژووین هەم لەسەر قەڵای دێرینی کەرکووک و هەم لە ناوجەرگەی کەرکووکین و قسە لەسەر ڕاپەڕین و ئازادکردنی کەرکووکەکەین بۆ یەکەم جار لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستاندا ئەکرێ ژێڕانەوەیەکی ورد و دەقیقمان بۆ لەسەر ڕاپەڕین بکەی. وڵا سوپاس بانگەشتان کردم بۆی لەو شارەی کە تاجی ڕاپەڕینەکانی 1990 لەسەرنا منیش بێم لێرە قسەی خۆم بکەم قسەی ئەو ڕۆژە بکەم کە تیا بوومە قسەی ئەو ڕۆژگارە بکەم کە بەرنامەی بۆ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە کە دروست بووە ئامانجێکیە بووە کەویش ڕزگاری نیشتیمانی بووە ڕاپەڕینی ژێک لەو ئامانجانە بوو کە نیشتیمانەکەی ڕزگار کرد کە ئەو ئامانجێ هاتەتی بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین ئەو سەردەمە من ماڵم لە ناو کەرکووک بوو و لێرە لەگەڵ هەواڵەکانم شەهید وەستا جەبار بە دەرەجەی یەک ئەو سەردەما کاک سالار مەسئولمان بوو لە هەولێرە و زوو دەهات بۆ لامان پێم وای سالم شارە دانیشێ سالاری حەکیم حەمەڕەش کاک ئاسۆباران بوو هاوڕێ لادێ بوو هاوڕێکانی تری دکتۆر بورهان ئێستا لەم شارە دانیشێ لوقمانی مەلا عومەر ئێستا لەم شارە دانیشێ ئەم هاوڕێیان مەجموعەیەک هاوڕێن ناوی هەموو نایەتە بیر نزیکەی 20 کەسێک 25 کەسێک لە ڕێخستنەکانی تۆکمەی سرێک واتە سوپای ڕزگاری نیشتیمانی لە دوای ئەنفالەکان خۆی ڕێخستەوە لە خەتێکا پێمانەگوت ناوی هێڵی بابە گوڕگوڕ بوون بە سووری ئەو هێڵە بوو ئەم ڕێخستنە خۆی ئامادەکرد خۆی ئامادەکرد لە پێش ڕاپەڕین کۆمەڵێک پەخشنامە دەهاتە خوارەوە خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین وە ڕاستە و خۆش جێی خۆیەتی لێرە من سوپاسی زۆری ئزگەی دەنجگەلی کوردستان بکەم کە کارەکانمان زۆری لە ڕێی ئزگەکەەوە ڕائەپەڕی خۆشبەختانە ماڵەکەی من لە ڕێی بەغدا بوو ماڵێکی شوێنەکەشمان زۆر ئەمین بوو بۆیە زۆربەی کات کۆبوونەوە و کارەگرنگەکانمان لەوێ ئەنجام ئەدا و بۆ ڕاپەڕین خۆمان زۆر باش ئامادەکرد دەکرد بەدەیان شانەی چەکدارمان دروست کرد کە ئەگەر هەموویم لە بیرەچێ ڕەنگە
مستاکیری هەندێک جا فێڵ لە ئینسان بکە بەڵام یەک لەوانە برادێکمانە بوو ناوی سەید جەهاد بوو بەرپرسی سریە و شتیوا بوو لە لای حکوومەت فەوجی ئەو کاتەی خەفیف نزگەی 40 کەلاشکۆفی بۆ هێناینە ماڵەوە کە من هەر هەمووشە لە وازانەوە بروسکەی مێساژ مابێ بە زندوی ئەو وەختە من نازناوەکەم حاجی ونس بوو لە حاجی ونسەوە بۆ دایکی ئاڵا لەژێر ئەباڕەشەکە تا ئەو چەکانە تەوجێکە بۆ شوێنەیەکەوە پێویستە ئێمە هەموو ئامادەکاریەکمان کرد کە لە ناو شارەوە دەست بە ڕاپەڕین بکەین شانەی چەکداری زۆر بێوێنەمان دروست کرد و هەر لەو حەدوسەریا بوو لە ڕێی کاک سالارەوە خەتێکی گەورەی تەنزیمی کاک سەدیقی بەکر بۆ ڕێشی و دکتۆر ئەدنان و ئەوان سەرپەرشتیانەکە لە ئیمام قاسم سیروان ئەحمەد و ئەو جەماعەتە ئەوانشیان پێ ناساندین کاکۆسەد ئاغزەلەری لێپرسراویان بوو هەتا پێکەوە سەفرێکشمان کرد لە چەند ڕۆژی پێش ڕاپەڕین بۆ هەولێر بەهۆی زیاتر لە مەسەلەکان ورد ببینەوە ئەو بروسکە و ئەو ڕقەمانەی کە بە ئێمە درا بۆ ڕاپەڕین ئێمەش تەوزێمان کردە سەر هەڤاڵانە بەڵام بەهۆی حەساسی کەرکوو بەهۆی ئەوەی کەرکووک شارێک بوو بەلای حکوومەتی عێراقیەوە تایبەتمەندی خۆی هەبوو لە شەوی 9 لە سەردا دوو هەڤاڵمان ئەفسەر بوون هەردووچیان سەر بە تەنزیماتی ئێمە بوون و کاتەوازانم ئێستایەکیان لە دەرەوەیە یەکیان هەر لێرەیە ڕوتپەکەشی زۆر گەورەیە فامی و کەمال دوو ملازم بوون لە مقڕی پریادی مقڕی پۆلیسی پریادی کۆبوونەوەیەکیان پێکرا بوو شەو درەنگ بوو هاتە ماڵی ئێمە لە ڕێبەغا وتی فرای برادەرەکانتان کەون بەیانی ڕەشبگیرێک دەبێت لە ئیمام قاسم و ئیسکان و ئازادی و ئەوانە ئستا کۆبوونەوەیان کردو ئێمەشیان دوورخسۆتەوە ناڵین هیچ کوردێکش بەشدار بێت ئێتر ئەو شەوانش من ئاتە جەول بوو لە ناو بازار نەت دەتوانی بەو شەوە بیتە دەرەوە هیچ تەلەفۆن و وەسایلش نەبوو وەکو ئێستا بتوانانی برادەرەکان ئاگادار بکەیتەوە بە هەر حاڵ هیچمان پێ نەکرا ینی شەوەکەی بۆ بەیانی لە خەو هەڵساین دەوری ئیمام قاسم و ئازادی و ئیسکان و وانە گیرا بوو هیچ ڕێگایەک نەبوو بێتە ناوەوە ئەو ڕەشبگیرەی تیاکرا کە کرا خەڵکێکی زۆر لە گیرا لە گەڕەکە کوردیەکانە شانە چەکدارەکانی ئێمە زۆربەی لەگەر ئەو ڕۆژبگیریە بەرکەوتن لە ماڵی ئێمە کۆبوونەوەیکی بەپەلە کرا داوایان لە من کرد کە من لەبەرەوەی زری سەربازیم لەبەر بۆ ئەسکەرم بووم ئەمتوانی بچم بۆ هەولێر بە منیان گوت دەبێ بچی بۆ هەولێر و ئەم خەبەرە بۆ تەنزیمات بەری کە کەرکووک بەڕاستی ڕەشبگیرێکی بۆ شێوەی تیا ئەنجام درراوە منیش سیارەکەی شێ 200 جەبارم بردمان ئەم قەمەرەکە بەرازیلی بۆ ئەمین نییە ئەم بنزین کەمە خواتچکە بنزینیش نەبوو لەم ڕێوە نیانە ڕێ نەبوو بڕۆی بۆ هەولێر چوم لە ڕێی مەخمورەوە سوڕامەوە ئێوارەکەی گەیشتمە هەولێر لەوێ کاک ملاقادرم بینی ئەتم کاک مەلاقادر شتێکی وایە گوتی کاکەوەستا ئەمەم شە هەولێر ڕزگارەکەین ئیتر ئەگەڕێیتەوە بگەڕێتەوە ناگەڕێتەوە لەگەڵمان بمێنەوە لە هەولێر تا هەولێرش ڕزگار نەکەین ناتوانین ینی چی بکەین بۆ ئەو من وا متەحەمیز بم وت بە هەندێک پێشنەوەرەکەی بچین لە تۆزاوە و سزنارە بردین و توانین سەیتەرە بکەین ژماریان چەنە بوو کاک سزنەکان ژماریان زۆر بوو لە چەند هەزارێک زیاتر بوو ئیتر من شەو نیان هێشت بێمەوە لە هەولێرەوە ڕێگا نەبوو ڕێگا داخرا تا ئەمانەم کرد بوو بۆ مەغریب گەڕامەوە حیل ئەسکەری لە ماڵی کاک شۆڕشکۆیی مامەوە شۆڕش و لادێ و ئەوان مەجموعەیەک پێشمەرگەی دێرین بوون هەموو لە شانە چەکدارەکان و ڕێخستەکان بوون شەو کاک وەسا سابیر هات ئازاد ئاڵتونچی هادەوانی لە بیرم بێ سەرکەوت ئاڵتونچی ئازاد ئاڵتونچی باش لە بیرم نێچە لەوان بوو کاک سالار حەشیم حەمەڕەش هات کاک ئاسۆ ئیستا کە مدیری پۆلیسی کارەبایە هات لە ماڵی کاک شۆڕش لە حیل ئەسکەری دانیشتین من چەکەکەی ئەسکەریەکەم هەر پێ بوو ئەوانش هەندێک چێکیان پێیا کرد و 1-2 کەڵاشکۆف زۆر نەبوو شەو چاوەڕێی دەنجیگەری کوردستانمان کرد کە بەیانی بزانین بە فعلی ڕاپەڕینەکە لە هەولێر من پێم گوتن تون مەلاقادرم بینیوە وای گوتووە مەلاقادرشتی منوە ئێستا لە مەسیف سلاحەدینەوە دێمەوە پێشمەرگە تا مەسیف هاتبووە کاتە وتی کاکۆسن و کاکە بڕۆزا قۆوانم بینیوە دێن شەو کە بروسکەکان لێیدا بەیانی ئێمە لەگە بەرە بەیانە ئەو شەرەفەشمان بەرکەوت بەشداری ڕاپەڕینی هەولێرمان کرد چوونە سەر تەواری ئەو کاتە دێتە بیرم کە هەرگیز دەبیرم ناچێ خاڵێکی کاگاسۆ حەشی شعبی بوو چیپ و چی پێ دەڵێن جێژی شعبی بوو لەسەر دۆشکە بوو لە مقڕەکە وتی قسەم لەگەڵا کردو ڕووی دۆشکەکەی دەسوڕێنە لەگەر یەکەم تەقەیەمە ڕووی دۆشکەکەی سۆڕاند و بوو بە پێشمەرگە ئیتر ئەو ڕۆژە ئێمە لێوەماینەوە بۆ ڕۆژی دواتر هاتینە ئاڵتون کۆپری لە ئاڵتون کۆپری هێزێکی زۆری دابڕاوی کەرکوچەکانمان کۆ کردەوە ئەوی لە دابڕا بۆی هەڵات بوو ئەوی ڕۆی بوو ئەوی لە جەماعەکانی بنەسڵاو و دارت و ئەوانە بوو لەوێ دوو جار کاک نەوشروان سەردانی کردین کاک کۆسەد سەردانی کردین کاک مەسعود سەردانی کردین
ئەو جاری ئەخیر کە کاگنەوشوان و کاگمەسود پێکەوە بوون وا ڕێککەوتن کاگمەسود لێوتی من دەچم بۆ سەرپەرشتی ڕزگاری مووسڵ کەرکووک بە ئێوە سپێردراوە کاگنەوشوان کاگنەوشوان و کاک کۆسەت و کاک عەبدوڕەزاق و کاک چۆستانی و ئەم کاکانە هاتن کۆبوونیان پێکردین هەر لە سەرەتای ڕۆژی یەکەمەوە لەگەر مەلا فەرمان ئەو وەختە کادری پێشکەوتوی یەکێتی بوو لەگە مەلا فەرمان و ئەوان کاک سالار وان قەڕێکمان دانا لە پردێ ئەم قەڕا لەو منتیقەی دارەمان وانە چەک و چۆڵی ئەسکەری زۆرێکەوتە دەست خەڵک هەوڵماندا لە ڕێی سەیتەرەکانەوە و چەکانە وەرگرینەوە کلاشکۆف و بیکەیسی وشتمان زۆر کۆکردەوە بەڕاستی فشکمان زۆر کۆکردەوە ئەو هێزانی کە داهاتن چەچیان پێنە بوو هێزمان دروست کرد هێزێکی زۆر باشمان لە پردێ دروست کرد نەخشەی ڕزگارکردنی کەرکووک من نووسیمەوە من خەتەکەم ناخۆش بوو ئاسۆ بارام بە خەت خۆشی کرد کە ئاسۆی سا لە ژیانە ماوە هیوادارم خۆی باشی لەبیر بێ نەخشەکەماندایە دەست کاگنەوشوان ئێمە دوو جێگامان دیاری کردو بە اختفا بینە ناوە یەکێک لە ناو شەریکە یەکێکش لە ڕێی هینەوە چی پێداڵێن ئەم سەرخاسەوە لە ڕێی یاروەلیەوە کۆچەک و یاروەلیەوە کاگنەوشوانتی لە یەک جێەوە بڕۆن شەوی پێشتر لە ڕاستیە لە هەردوو جێکەوە هاتین بەبێەوەی جارێک کاگنەوشوان بێ هاتین لەگەر حاجی هەڵمەت بەڕەحمەت بێمە سەرکەوتینە سەر یادی بەخێر سەرکەوتینە سەر کانی دوومەڵانە بە دیوی شەریکای بین سێرمان کرد لە هیچ لایە کۆتەقە نەکرابوو گەڕاینەوە وەسا سابیر وانش لەم لاوە کەوتبوونە لەغمەوەی دوو پێشبەرگیان شەید بوو گەڕاینەوە دوای کە کاگنەوشوان هاتووتی ئەم لایەن لادەن واز لە شەریکە بێنن مهمەوە بچنە ژوورەوە هەندێک قسەی کرد قسەکانیم باش لە بیرە وتی باش شەیدی ئەوەل و ئاخیر بۆ کەرکوو کەرکوچەکان بر جێگە کەرکووک لەسەر دەستی کەرکوچەکان ڕزگار نەکرێت بە تەمای کەس بۆ ڕزگاری بکە کەرکووک ئەگەر بۆ هەفتەیەکی ترش نەکەوێتەوە دەستکرد بۆ هەتایە بە کوردستانی نامێنێتەوە ئەم قسانە کاریگەری زۆر بوو بۆ شەوی هەژدە لەسەر 19 ئێمە هێزەکەمان بەڕێکەوتین بین بۆ ناو شاری کەرکووک کە هاتینە سەر کەلی سێکانیا ئەکەلی یاروەلی و کۆچە کەرکووکمان لێ دەرکەوت شەڕ لە ناو شۆرجە هەبوو کاک شێخکریم چاوەڕۆشوان قۆڵی شۆرجە لە چەند چەماڵەوە دابەزی بوون شەڕ بوو و هەتا شانە سکدارەکانی ئێمەش لەوێ چوو بوون بەدەنجیانەوە بەداخەوە جەلیل کە بابچیش لەو شەڕەیە شەید بوو کە ئەمە جارێ پێشمەرگە داخل نەبوو ئەمە نەخێر بەس ئەوان لەو قۆڵەوە داخلی بوون ئێمە شەوی هەژدە لەسەر 19 یعنی بۆ بیانی 19 مانگ نەک 20 مانگ بەڵێ شەوی هەژدە لەسەر 19 ئێمەش کە هاتین زۆر بە پێڕۆیشتین نێزگەی 250 پێشمەرگەی کە بوو ڕاستی چوە چەند فەرماندەیەکی دیارم لە بیرە من هەموو ناوەکانم لە بیر نییە باس بینێک گلەیم نەکەوێتە سەر ئەوانەی کە لە بیرمە حاجی هەڵمەت بە دەرەجەیەک پیاوێکی گورجوگۆڵ و ئەمسەر و سەری ڕەتڵەکەی کە ڕەت بە 4 ساعتە ڕێ بەڕێەوە بوو کاکەمەدی حاج کاکە ڕەش وەستا سابیر کاک ڕەوەن کاک ئاسۆ سوور کاک ئازادکۆیی شەید ئومێد ئەمانەم هەمووی لە بیرە ڕەنگە خەڵکی کەشی زۆر تیابیانی من داوای لە بردنیان لێکەم بەڕاستی بڵێ زۆر باشە من لێرەیە ڕاتەگرم ئەمەی بگەڕێنەوە بۆ دانانی نەخشەی ڕزگارکردنی کەرکووک و هەروەها پێشتر ئێوە ئەوترێکە بەرنامەی ڕاپەڕین هەبوو و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی ڕاپەڕینی 5 ئازاری دانا بوو پێشتر بەڵام پرسیارەکەم ئەوەیە کە ئاخۆ ئێوە کە ڕاپەڕینتان دەست پێ کرد بڕیاری دانانی نەشە ڕێگای ئازادکردنی کەرکووک هەبوو لە لای بەرەی کوردستانی و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام پێشەوەی وەڵام بدەیتەوە ناوبڕێک وەردەگرین دوای ئەم ناوبڕە دەگەڕێمە وڵاتان. دووبارە سڵاوتان لێبێ بڵێ کاک وەسار ڕەسوڵ لەوەی ڕامگرتی کە بۆ وڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە کە ئەو ڕۆژەی هەولێرمان ڕزگار کرد کاکۆچە سەرپەرشتی ڕزگارکردنی هەولێریە کرد هاتە هەولێر بۆ بەیانی ئێمە لە مەرکەزی شەبابەکە چوینە لای من و کاک سالار بووین باسی ڕزگارکردنی کەرکووکیمان لەگەڵ کردوتی هیچ ڕامۆوەسم تی ئێمە کەرکووک ڕزگارەکەین هیچ ڕامۆسن هێزەکانتان هەرچیتان هەیە لە هەر بنکە و بارەگایە گێزی بروسەکەیە ئەوانەی کەرکووک لە هەموو چواردەورەی کەرکووک هەبوو هەولێر هەبوو بە حکم جەماعەکان کە خەڵک لە ئەنفالا چوو بۆ ئەوێ وتی ئەبێ یەکسەر بڕۆن بەرەو کەرکووک لەناو ئەوانە شاشەیت خولە کە بەرپرسی هەموو هێزەکانی بروس و بوو لە دەوری هەولێر ئێزەکەی ئێمە لە بنکەی شەید چوانەوە کە کاک سالار سەرپەرشتیەکە دەو کاتە کەوتینە ڕێ هاتین بەرەو پردێ ینی ئەمە بۆ نیازە هاتین بەرەو پردێ کە ئێمە هاتین پردێ ڕزگار کرابوو ینی ئەوە نەبێ بڵێن ئێمە بە شەڕ بێ ناو پردێەوە ماڵی کوڕەکانی ڕەحمان دوعانە ئەوان لێو بوون چەند تەنزیمێکی تر لێو بوو لوقمانوان پردێ ڕزگار کرابوو ئێمە لە خانووکەی ماڵی سابیری شێخجەنجی بارگایەکماندانە جیهازێکماندانە جەلێرە نوکتێکی خۆش دێتە پێش حەزەکەم بۆتان باسکەم من لە جیهازم نازانی
یادی بەخێر شەیداشمی جیهاز لەگەڵمان بوو یادی بە جیازەکەی دانا و خەبەری بۆ هات برایەکی شەید بووە مەدا ئیتر هاشم گوتی ئەکرێ من شەو بڕۆمەوە وتم باشە بڕۆ من ئیشی لێکەم بەخوا من تا بیانی لەسەر جیازەکار خشەخشم لە زیینەکەی هێنای ساژی چم لێ نەزانی ئەمیست قۆڵی سین وەرگرم دووز وەرگرم قۆڵی لای لازممەروان وەرگرم بەڕاستی لە جیازەکەم نەزانی باش بۆ بەیانی کاگرەفەتە سوور هات ئیتر ئەو ئەرکی جیازەی لە کۆڵی من کردەوە نەخشەی ڕزگارکردنی کەرکک زۆر بە گەورەی لای یەکێتی نیشتمانی کوردستان وەرگیرا چونکە بۆ پێت بڵێم مەسەرەن کاگنەشروان ئەو وەختە حساب کە مکەڕەری سکرتێری مکەڕەری یەکێتی بوو سەرپەرشتی ڕاستە و خۆی کەرکوچی دەکرد بۆ ڕزگارکردنی کاک کۆسە سەرپەرشتی مەیدانی بوو قایدی شەق بوو کاک عەبدوڕەزاق شەید کوێستانی یعنی فەرماندەکان هەر هەمویان بێتە بیرم ئەوانەی ئەو سەردەما کاک ڕێباز بێرکۆتی بوو کاک سەفینی مەلاقەرە بوو کاک فاخەمەخوری بوو کاک بورهان ئەمانە هەمووی لە هەموو لایەکەوە هاتن بەڵام ئەوەی هاتە ناو کەرکووک بە اختفا شەو کە هاتینە ناو کەرکووک هێزە تایبەتەکەی خەڵکی کەرکووک و هێزەکانی بروسک بوو ئەو 4-5 فەرماندەیە بوون کە بۆم باسکردن و نابێت دەوری سەربازی مامسێنش قەت کەم ببینێ لەبەرەی ئەو سەرتیپی بستوێکی کەرکووک بۆ سەردەما خۆی و خەشەید خاڵە بە خەو برادران هەمویان لە کەلیسەکانیان شەڕێکی قارەمانانیان کرد و لەوێ شەهیدشیاندا شەید حەمید ڕەمەدانی شەید بوو لە دوای ئێمە کە لە ناوەوە ئێمە بەیانی زوو سەعات 4 کە دەستمان بە شەڕ کرد کاکە با هیچ کەسێ تعلیق لە قسەکانمان نەدا بۆ لەبەر ئەوەی بەس شەیدەکان معلومە شەیدەکان کە تۆمار کراون لە ڕۆژی 19 مانگا لە ڕۆژی 19 مانگا چێن بێن ئەوە دەستگای شەیدان لە ڕۆژی 19 مانگا ئەمە باشترین بەڵگەیە ڕاستە ئێمە ئەو ڕۆژە نەمانتوانین هەموو کەرکووک سەرخەین وەک باسم کرد کاک شێخ کەریم و کاک سیروان دێڕەشە و کاک سەید جەوهەر و کاک شێرزادی خاڵۆ بازیانی و کاکەکانی ئەمبەر گەڕەشی شۆڕجیان ڕزگار کردبوو لەوە بۆ ئێرە نەهاتبوون بۆ قەڵاو ئیمام قاسم نەهاتبوون بەڵێ ئێمە ڕەحیماوەمان تا قەسەی قازی ڕزگار کرد نەمانتوانی بگەینە ئەمبەرەوە زۆر باشەوە ساجانی عنێ بۆی ئەمە مێژووە بۆی غەدر لە کەسیش نەکرێت کەرکووک کرا بۆ چەند محوەر ینی چەند قۆڵ ئەگەر محوەر بوو باسی محوەرەکان کەرکووک 3 محوەر بەڵام بە کورتی محوەرێک لە شۆرجەوە شەکریم سەرپەرشتیە کرد محوەرێک لە قۆڵی ئێمەوە هەمومان مەسئول بووین بەڵام حاجی هەڵمەتمان کرد بۆ برا گەورە ئەو سەرپەرشتیمانیە کرد لە محوەرێکیش قرار بوو لە منتیقەی سەر خاسە بەم بەرەوە بەلای ئازادیەوە داخل بێ وازانم کاکسیروانی چۆخانە جوو مامڕۆسەمەوان بوون بەڵام تر ڕێەکە معسکەری زۆر بووانە و شەوە نەیانتوانی داخل بوون شەوی دوایتر داخل کەرکووک گشتی 3 محوەر بوو هەردوو محوەرەکەی کە داخل بوون تاکو ڕۆژی دواییتر تا عەسر تا ئەم کاتە لە شەڕا بوو هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و لە ناو هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان شەو فەرماندانە بوون و باسم کرد بڵێ هیچ کەسێکی ترم نەدیوە بۆ ناو بۆ ویژدان بۆ تاریخ بڵێم مەفرەزێکی حیزبی شوعیمان لەگەڵا بقاتینە خوارەوە بڵێ ئەجا من لە شوێنێکە ڕاتەگرم کاک وەستا ڕەسوڵ دەینە ناوەوەی کە هاتن ناو کەرکووک بۆ یەکەم جار لە مێژووی بزوتنەوەی کوردیا کەرکووک ئازاد کرا ڕزگار کرا لە کاتێکا پێشتر چەندین ساڵ بوو لەژێر زەبر و زەنگی گەورەترین یان با بڵێین دڕەقترین دیکتاتۆری سەردەما بۆ ئەویش کە ڕژێمەکەی سەدام حوسێن بوو باسی ئەوم بۆ بکەی کە باسی ئەوت کرد کە کاک مەسعود وتێتی ئێوە قۆڵی کەرکووک یا محوەری کەرکووک یا کەرکووک لیوای کەرکووک ئێوە ڕزگاری کردن وەکو یەکێتی ئێمە مووسڵ ڕزگارەکەی بە کاک نەوشیروان سپێردرا بەڵێ بە کاک نەوشیروان سپێردا ئەی مووسڵ چی بەسەر هات مووسڵ من پێم وان نەگەیشتە ناو شاری مووسڵ بەس دەوروبەریان هەندێک ڕزگارکرد نەگەیشتە ناو شاری مووسڵ ترەوە لە خۆیان بپرسا بەڵام بەسمەوەی هێزی هاوبەشتان هەبوو مەسەرەن لەگەڵ ئێوەیە هێزی پارتی هەبوو لای ئەوان هێزی یەکێتی ڕۆژی دوایتر هەبوو بەس ئەو ڕۆژە نەبوو کە من دەڵێ ماتینە خوارەوە من نەمدی ئەگەر هەش بووێ من نەمدیوە بەس ئەو ڕۆژی دوایتر بڵێ کە هێزێکی گەردەلولی عام لە هەموو لایەوەکەوە هاتە ژوورەوە لە چەمچەماڵەوە هات لە ڕێلێلانەوە هات لە ملاوە هات ڕەنگە هەموو لایەنیشتیا و پێ بڵێ ئەوە لەوانی کار ناکرێت بەڵام کلیلی سەرکشکاندنی تەوقی بەعز لە دەوروبەری کەرکووک ئەم هێزە بوو کە هات لە ناوە دەسی وەشات ئەو ڕۆژە لە ناو ڕەحیماوە یەکجار شەڕی قورس هەبوو یەکجار گول لە باران و ئاگەربارانی قورس هەبوو بە نەوعێ ئاگەرباران بوو ینی باران چۆن لە ئاردێدا گولەی تۆپ و هاون و ئەوانن ڕەنگە بڵێم ئاوا دەهاتنە سەر زەوی لە یەک ماڵە 21 کەسی شەید کرد لە ماڵ
حاجی ئەنوەر باو عوسمان و ئەوان لە ماڵ تەیفوری دەستگرەوە 4 کەسی شەید کرد لە زۆربەی ماڵ هەموو دیوارێک تۆپێکی بەرکەوتو بوو ینی کارەساتێکی یەکجار گەورە بوو ئەو ڕۆژە ئەو شەڕانە بەیان یەکەی تا سەعات 11 سەرکەوتنی هەموو نقاتەکان ئەوەی هەر برادرە و شوێنێکی پێس پێدرا بوو جێی خۆی گرت سەرکەوت و هەڵهەڵەی ژن و مناڵش کەوتە ناو بازارەوە دەخۆشیەکی زۆر خرۆشە لە سەعات 11 بە دواوە ئەم خۆشیێن نەما چونکە هەم هێزەکەمان وەک توانای پێویستی نەما هەمیش هێز بە دەنگمانەوە نەهات کاک نەوشەوەن بێ ئێمەی گوتوتی سەعات 10 هێزەکەی نەژوورەوە ئەو هێزە کاک کۆسەت کە سەرپەرشتیە کرد لە کەلی سێکانیان کا کۆسەت خوتێکی ئەسکەری باشی بەکارهێنا بوو هێزەکەی بەشێکی لە ناو شەریکەوە داخل کرد لە ناو شەریکەی نەوتەوە ئەوە هەم پشتی دوژمنیشکان کە لێەوە هاتە خوارەوە کاکە بەڵگەی چکەش لەوە گەورەتر بنەماڵێکی وەک ماڵ شێت عەبدوڕەزاق لە یەک هەفتە 2 شەیدی سەرکردیان بەخشی ئەو ڕۆژەی کە پێشەوەی بێنە ژوورەوە خولە شەید بوو کە مەسوولی هەموو تیپەکانی هێزەکانی بروسک بوو و لە کشانەوەی کەرکووک کاک عەبدوڕەزاق خۆی شەید ئەمە نیشانەی خۆبەختکردنی پێشمەرکانی یەکێتیە بۆ کەرکووک یعنی بەڕاستی ئەمانە تاریخن ناتوانانی لەمە بتۆ تو سەرکردت کەوتە قوربانی لە کەرکووک بەس بۆ ڕۆژی دوایتر بۆ سعات 11 بە دواوە ئێمە بۆ هەتاکو سعات 4 هیلاک بووین زۆر ماندوو بووین ترسی هەموو ترسێکمان لێنیش ترسی ئەومانە بوو جارێکی تر ڕژێم بێتەوە سەرمان ترسی ئەومانە و بەچێکی غیرە تەقلیدی لە ناو گەڕێکی ڕەحیماوە بدا یا لە گەڕێکی شۆرجە بدا و شەهید زۆر بوو تەرمی شەهیدەکان لەسەر جادە کەوتو بوون ژنێکم دێتە بیر هاتە لام تا دەزەچێ پێم وایسە لە ئەڵمانیاژی کوڕەکەی بەیانی زانیم شەهید بووە هاتە لام تۆ کاکە بلە شەید بووە وتمە چی لە تەرمەکەی گوتوی نەماڵ خۆمان تۆزێ پوشم داوەتە سەریا و جارێ هاتوومە تۆڵەی کەمەوە ئەنێ زۆر شتی شۆڕژێرانە لەو ڕۆژەیە هەیە وردکاریەکەی زۆر شۆڕژێرانەیە ئەگەر بچیتە بڵێ بێگومان وایە جا کاگوە سارەسوڵ ئەبێ و پرسیارە لێ بکەم ینی پرسیارێکی گرنگە بەلای منەوە مەسەر ڕەنگە جیرێک دروست بوو بێ ئێستا یا نەوەی دوای ڕاپەڕین بوو بێ مەسەرەن نە ئەو زەبر و زەنگەی بەعسی بینی بێ نا بارودۆخێکی وای بینی بێ کە بزانێ ڕابردوو مەسەرەن ئەم میلەتەی خۆی ئەم نەتەوەی خۆی چی بەسەر هاتووە پرسیاری دوو پرسیار بکە پرسیاریشان ئێوە چیتان کردەوە بە دیوێشی تریشە بایەخی کەرکووک مەسەرەن بۆ یەکێتی چییە ئەوەندە گرنگی پێدایانی چییە مەسەرەن جیاوازی چییە لەگەڵ پارێزگاکان و شار و شارۆچکەکانی تری کوردستان خۆوانیش کوردستان نین ئەو جیرە نەحەقیان نییە ئەو زەبر و زەنگە نەزانن چونکە ئەو سەردەمە نەبوون مادام نەبوون ناشی زانن ئێمە لەلایەکەوە شۆڕش هەبووە لە شاخ کە شۆڕش هەبوو لە شاق ڕژێم بەو پەڕیسە دەڕندانەوە سەرکۆتی دەیەکان و سەرکوتکردنی دەیەکان و وەکە چکاری پێشمەرگە و شۆڕژێرەکانی دەکرد لە هەر جێگایەک تەنزیم هەبووایە ڕێخسەنە بووایە جوولەیەکی ناتەبیعی هەبووایە ئەو کاتە ئەجیرای تۆکرایتە کونجی زیندانەوە لە زیندانش تعزیێت و تعزیبێکی زۆرە درای ئەو تازیبانەی لە زیندانە برادەکانمان بینی ویانە ڕەنگە جاری لە تاریخە ئازاری وانە بێ کە دێنەوە دەیژێڕنەوە بۆیە ئەم گەنجەی ئێسا کە نەیبینیوە نەحەقی نییە بەڵام با گلەی لە ئێمە نەکەن ئەم گەنجانە با نەڵێن ئەی ڕاپەڕین چی بۆ ئێمە کرد ڕاپەڕین ئێمە لەو کاتی تەمەنی خۆمانە بە واجبی خۆمان هەڵساین بە واجبی خۆمان هەڵساین کە واجبەکەشمان بریتی بوو لە ڕزگاری نیشتیمانی ئەم ئەرکەمان جێبەجێ کرد نیشتیمانمان پاک کردەوە اینجا لە کوێ لە حەقی نەهاتین لە کوێ شکاین لە کوێ ڕاوەستاین لە کوێ گەڕاینەوە ئەمە مۆزوعێکی ترە جگە لەوەش دوای ئەوە ڕاپەڕین ئێستا پەیامەکەی چییە پەیامەکەی زندووە ڕاپەڕین ئێستاش پێت دەڵێ بڕۆ بەو پەیامەی کە سربەخۆیی بۆ کوردستان کار بکە بەو پەیامەی ڕزگاری بۆ نیشتیمانەکەت کار بکە پەیامێکە ئەڵێ من پێتم بوو دیکتاتۆرم نەهێشت تۆ بچەوسێنێتەوە دە تۆ شەرم و دیموکراسی بەرپا بکە بڵێ دوا پەیامت بۆ ئازادی کەرکووک بۆ ڕاپەڕین بۆ نەوەی تازە چییە کاگوە سارەسوڵ سڵاو لە گیانوی قوربانیەکانی ئەوی ڕۆژێ بۆ ڕاپەڕینی 91 گیانی خۆیان کردە قوربانی ئەو شەیدانە کە بەخشران بۆی لە پێناویە سڵاو لەو کەمەندامانەی لەو ڕۆژانەیە بریندار بوون سڵاو لەو ئایلە و ماڵانەی بەهۆی ئەو حەوت ڕۆژەی ئازادی کەرکووک و دوای ئەوە دەربەدەر بوون و لێرەوە تا ئێران مناڵ بە پێ ڕۆیوە سڵاو بۆ خۆڕاگریان لە ئاوارەکان لە ئاوارە بوون من خۆم مەسوولی ئاوارە بوومە مناڵم بینیوە لە باوشی دایکێ لەسەرمان ڕق بۆتەوە ئەمە هەمووی لە پێناو سەربەخۆیی کەرکووک و ڕزگاری کەرکووکا بڵێ بەیامی ئێستای من ئەوەیە
حیزبەکانی کوردستان یەک بگرن لەسەر یەک مێزی گفتوگۆ دانیشن قسە لەسەر چارەنووسی کەرکوو بکەن. لە کۆتاییدا زۆر سپاس بۆ وەستا ڕەسوڵ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسرایی مەڵبەندی پێشمەرگە سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاس بۆ هێشتا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.